فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، دەگونجێ ژیان هەمیشە لەو ئاوازە نەخوێنێت کە ئێمە دەمانەوێ. مەرج نییە ژیان هەمیشە ئەو بەرگە لەبەر بکات کە ئێمە بەلامانەوە جوانە. هەروەکو ڕەنگەکان دێن و دەڕۆن، جیاوازیان هەیە، ژیانی مرۆڤیش زۆر جار لاپەڕەی ڕەشی تێدایە. شەوە زەنگی ژیان دێتە بەردەممان. خاڵیش نییە لە لاپەڕە سپیەکان، لە لاپەڕە سەوز و جوانەکان، لە گوڵ و گوڵزار، بەڵام بە دڵنیاییەوە ژیان هەمیشە ئەو بەرگەی لەبەرە نییە کە بە دڵی تۆیە، کە هەڵبژاردەی تۆیە. ژیان هەوراز و نشێوی زۆری تێدایە. جارێک بەرز دەبیتەوە، جارێک خۆشحاڵ دەبی، هەبوو دەبی، لەش ساغ دەبی، خۆشەویستانت لە دەورت دەبن، بەڵام نشێویشی هەیە: هەژارکەوتن، نەبوونی، شکست، دوورکەوتنەوەی ئازیزان، لە دەستدانی خۆشەویستان، نەخۆشی، دڵتەنگی، ئەمانەش دێنە ڕێگای ئینسان. ئەچیتە دەرەوەی ماڵ، هەموو ئەو خەڵکانی کەوا بەریەککەوتنت لەگەڵیاندا دەبێ، بە دڵنیاییەوە هەمویان لەسەر خوو خدەی تۆ نین، لەسەر ئەخلاقی تۆ نین. ئەگەر تۆ کەسێکی نەرمونیانی، تووشی چەندین کەس دەبی کە بەناحەق تووڕەن لێت، خۆیان تووڕەن، تووڕەبوونی خۆیان بە تۆ دەردەبڕن. لە شەقامێکا دەڕۆی تۆ زۆر بە یاسایی و بە جوانی دەڕۆی، بەڵام کەسێکی سەرپێچی کار لە یاساکانی هاتوچۆ ئازارت دەدا. ئالەم کاتانەدا ئەوەی کەوا ژیانی مرۆڤ دەپارێزێ لە بەڵاو مصیبەت، لە شەڕ و ئاشوب و فیتنە، لەوەی کەوا لەگەڵ ناخی خۆش یا بە شەڕنەیە، بریتیە لە نەرمونیانی. بۆیە وتاری ئەم جارەمان لەژێر ناونیشانی نەرمونیانیدایە. نەرمونیانی سیفەتی دەریایە. دەریا یەکێک لە سیفاتە جوانەکانی ئەوەیە بەردی تێفڕێ بدە. بەردێک بیخە ناو دەریایەکی گەورەوە، لە ناو خۆی داوونی دەکا. سیر کە چۆن بە چوادەوری خۆیان چەند بازنەیەک دەکا و بەردەکە لە ناو خۆیان ون دەکا. دەریاکە لێڵ نابێ، تام و بۆن و ڕەنگی ناگۆڕێ، هەر وەکو خۆیەتی. بۆیە بە مرۆڤە بەرزەکان ئەڵێن فڵان کەس ئەڵێ بەحرە، هەر لێڵ نابێ. ئەو هەموو بەردەی تێدەگیرێ کەچی ئارامی خۆی لەدەست نادا، تامی خۆی لەدەست نادا، بۆن و ڕەنگی خۆی لەدەست نادا. خۆش بە حاڵی ئەو کەسەی کە ئاوا سیفاتی بێ، وەکو دەریا بێ، وەکو دەریا بژی. بەڵام ئینسانێک ئەگەر تەنگەتاو بێ، نەرمونیان نەبێ، کەم حەوسەڵە بێ، کەم چیکڵدانە بێ، تەماشا دەکەی وەکو گۆمە ئاوێکی بچوو وایە. کاتێک یەک بەردی تێفڕێ دەدرێ، یەکسەر دەشڵەقێ، ڕەنگی دەگۆڕێ، بۆنی دەگۆڕێ، تامی دەگۆڕێ. مرۆڤە بچووکەکانیش ئاوان بەرگەی یەک قسە ناگرن لە دەرەوە کە پێیان بوترێ کە ستەمێکیشیان لێ بکرێ، ئەمان دەچنە سەر هەمان ڕەفتاری کەسەکانی بەرامبەریان، بەڵام دەریاوانیە. بۆیە ئینسان زەرورە لە دەریاوە لە هەموو دروستکراوەکانی خۆی پەروەردگارەوە دەرسێک وەرگرێ. ئەگەر کەسێک خراپەی بەرامبەر کردی، تۆ وەکو دەریا بە. هەرگیز من وەکو تۆ نابم، من بە زمانی تۆ قسە ناکەم، من بە عەقڵی تۆ بیر ناکەمەوە، بەڵکو تۆ لە ناو خۆما بزر دەکەم. هەم من وەکو خۆم بە سابەتی دەمێنمەوە، بە جێگیری دەمێنمەوە. ئەوە پێ دەوترێ مرۆڤە گەورەکان. ئەگەر ئینسان سەیری مەخلوقاتی خۆی پەروەردگار بدا، ئەبینێ ئەو ڕووەکانەی کە قەدیان نەرمە، وەکو لاولاو. هەموو لە زۆربەی ماڵەکاندا لاولاومان بینیوە، چونکە قەدەکەی نەرمە، بە ئاسانی بەرز دەبێتەوە تا هەر شوێنێک کە پەتێکی پێوە بێ، شتێکی پێوە بێ، پیاسەر دەکەی و دەڕوە. چونکە نەرمە، خۆی لە بربەستەکان لا دەدا. ئەگاتە دوامانزڵی خۆی، ئەگاتە لووتکەی سەرکەوتن،
بەڵام ئەگەر ڕووەکێک قەدەکەی ڕق بێ یەک بربەستی بۆ دروستکە لە گەشەکردن دەوەستێ. مرۆڤیش ئەگەر ئینسانێکی نەرمونیان بێ بە دڵنیاییەوە بربەستەکانی بەردەم ژیان نایوەستێنن، لەگەڵ یانە خۆی دەگونجێنێ و ئاخری بە ئاواتی خۆی دەگات. بەڵام ئینسانی ڕق، ئینسانێکی دوور لە نەرمونیانی، کەسانی توندوتیش لەگەڵ یەک بربەستا کە هاتە بەردەمیان بەریەککەوتنیان دەبێ، ئەوەستن ناگەنە ئامانج. بۆیە کەسانی نایاریشیان بەردەوام ئەو بربەستیان دەخەنە بەردەم بۆ ئەوەی نەتوانن خۆ لەگەڵ بارودۆخەکەدا بگونجێن و واز لە کارەکەیان بێنن. مرۆڤ ژیری هەیە، سەر گەورەی بێ یان بچووک بێ دەورێک نابینێ. لە قەدیما دەیانوت سەری گەورە دەوڵەتە، بەڵام نا بەعەکسەوە ژیری کە لە ناو سەردایە، ئەو عەقڵەی کە لە ناو کەللەی سەردایە ئەوە گەورە بێ باشە. ئەینا کاسەی سەر چەندە گەورە بێ ئەگەر ژیری تێدا نەبێ هیچ نییە. زانایان نمونەیەکی جوانیان هێناوەتەوە، ئەڵێن سەیر کە پێشتر کە شقارتە هەبوو، ئێستا کەمتر بەکاردێ. شقارتە هەمومان بینیومانە، دەنگی شقارتە سەرێکی گەورەی پێوەیە، بەڵام مێشکی تێدا نییە. بۆیە لە کاتێکە بەر ئەو کاغەزەی دەوری خۆی دەکەوێ یەکسەر گڕ دەگرێ. هەر بیهێنە بەرچاوت شقارتە کاتێک کە بەریەککەوتنی دەبێت لەگەڵ قەباغی شقارتەکەدا یەکسەر ئاگری لێ دەبێتەوە، گڕی لێ دەبێتەوە، دادەگیسێ، دەسووتێ. ئینسانی واش هەیە بە هەیکەل بەسەر گەورەیە بەلاشە، بەڵام چونکە ژیری تێدا نییە لەگەڵ هەموو بەریەککەوتنێکی غەیری خۆیدا گڕی لێ دەبێتەوە، ئاگری لێ دەبێتەوە. بە چاوی خۆت ئەوانە نابینی کە بە شکڵ و شێوەت زۆر بە حسابی خۆیان گەورن، بە جوان دێتە بەرچاوت، بەڵام ئەوەندە توندوتیژە هەر یەک بەرکەوتنی هەبێ ئاگر لە چاوی دەبارێ، ئاگر لە دەم و زمانیەوە دێتە دەرەوە، تەحەمولی هیچ ناکا، وەکو دەنگە شقارتەکە وایە. سەری گەورە هیچ نییە، عەقڵ و ژیری گەورە گرنگە. هەزار ڕەحمەت لە مامۆستای گەورەی کورد جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە لە شیعرێکە زۆر جوان فەرموویەتی: دڵ پەلەوەرە لە چەشنی وەحشی، داوی ئولفەتە و دانی ڕووخۆشی، دا و دانەی وای بۆ بنێرەوە ئەگەر ئەتەوێ بۆ خۆت ڕایکێشی. هەزاران هەزار زانای جەدەلی تەئسیریان نەکرد بە زۆرە ملی، بەڵام بە نەرمی مرۆڤی هۆشیار شێر دەگرێ و دەستیش دەکاتە ملی. مامۆستای مودەڕیس دەفەرمێ دڵی هەر مرۆڤێک وەکو پەلەوەرێکی کێوی وایە. پەلەوەری کێوی زۆر چالاکە، زۆر وریایە، بەردەوام لەسەر حەزەر و خۆپارێزیە لە مرۆڤەکان. هەمومان دەشت و کێومان بینیوە، هەموو باڵندە کێویەکان، هەموو پەلەوەرە کێویەکان کە ئولفەتیان بە مرۆڤەوە نەگرتەوە ماڵی نەبوون زۆر بە حەزەرن، زۆر خۆل لێ دەپارێزن. هەر چاویان پێت بکەوێ پێش ئەوەی تۆ دەستی لێ بۆشێنی ئەو دەفڕێ و خۆی ڕزگار دەکا. ئەفەرمێ ئەگە بتەوێت دەستگیری بکەی ئەبێت چی بۆ دانەی؟ دووشت، داوی بۆ دادەنەی. هەموو ڕاوچیەکانەوە دەزانن داوی بۆ دادەنەی، لە ناو داوەکەشە هەندێک دان دادەنەی، هەندێک گەنم و خۆراک دادەنەی. ئەو باڵندەیە چەندە بە حەزەرە لە مرۆڤ کە چاوی بەو خۆراکە کەوت، چاوی بەو گەنمە بەو دانەوێڵەیە کەوت، لە خۆشی ئەو خۆراکە دێ، چاوی داوەکە نابینێ و وەختێ جوڵا قاچی بە داوەکەەوە دەبێت تۆ دەستگیری دەکەی. دەفەرمێت داودانەی وای بۆ بنێرەوە ئەگەر دەتەوێت بۆ خۆت ڕایکێشی. دڵی هەر مرۆڤێکیش بەڕێزم بزانە هاوسەرەکەت کە لە ماڵی باوکیەوە هاتووە بۆتە هاوسەری ژیانی تۆ، باوەڕتان بێت لە حەزەرایە بەرامبەر بە تۆ، هەروەکو ئەو باڵندە کێویەی کە ئولفەتی بە تۆوە نەگرتەوە ماڵی نەبووە لەگەڵتا. ئەگەر دەتەوێت دڵی ڕاکێشی ئەبێت دان و داوی بۆ دابنەی، بیخەیتە دان و داوی دڵتەوە بە ڕەوشتە جوانەکانت، بە بەخشندەییەکانت، بە ئاکارە بەرزەکانت. هاوڕەکانیشت هەروان، ئەو کەسانی کە لە فەرمانگەیەکە لە ناو پیشەکەتا دەبنە هاوکارت، دڵیان بە تۆ نامۆیە، ئاشنا نەبوون بە تۆ، حەزەرت لێ دەکەن، بیان کە بە خۆشەویستی خۆت بۆ ئەوەی کەوا لەگەڵ تا ئولفەت بگرن بەخشندە بە لەگەڵیاندا، داوی خۆشەویستیان بۆ بنێەوە، وەکو تەیرەکە پێوە دەبێ و سەرنجام کە هێناتە ماڵەوە بەردەوام لەگەڵ یادەژی و ئولفەتت پێوە دەگرێ. هەزاران هەزار زانای جەدەلی
تەسیریان نەکرد بە زۆرە ملی وەرە کەسێک چەندە زۆرە ملی بکات چەندە تند و تیژی بەکار بێنێ با زاناش بێ تەسیر ناکە بەڵام بە نەرمی مرۆڤی هۆشیار شێر دەگرێ و دەستیش دەکاتە ملی شێر کە چەند بە هەڵمەتە چەند مرۆڤ تێک دەشکێنێ بەس بە نەرمونیانی بە نەرم و حەلیمی بە هەڵس و کەوتی جوان بە پێبەخشین وای لێ دەکەی ڕامی دەکەی و دەستیش دەکەی ملی نابینی ئەو شێرانەی کە لە یاری سێرکا بەکار دەهێنرێن کە نمایشیان پێ دەکرێ خۆ ئەوانە دڕندە بوون بەڵام ئەوەندە ڕاهێنەرەکە لەگەڵیانە نەرمونیان و بە سەبر و تەحەمل و بەخشندە بووە دەشیگرێ و دەستیش دەکاتە ملی و هیچ زیانیشی لێ نادا و ئەم کاری خۆشی پێ دەکا دەی شێرێک بەو دڕندەیەوە تۆ بتوانی ئاوا ڕامی بکەی بەڕێزان ئایا ناتوانانی مرۆڤ ئاوا ڕام بکرێ خۆ مرۆڤ لە شێر دڕندەتر نییە بە هەمان شێوە بە نەرمونیانی بڕواتان بێ دەتوانی دەستکەیتە ملی بەتوانی بەکاری بێنی بۆ ئامانجەکانی خۆت بەڵام چەندە زانابی بە تند و تیژی ناگەیتە ئامانج بۆیە بزانە نەرمونیانی خاڵی سەرکەوتنی مرۆڤە لە ژیاندا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە بشمارە فەرمودەی 2593 فەرمودەکە هاتووە بە خاتو عایشەی هاوسەری دەفەرمێ ئەی عائیشە بزانە إن الله رفيق يحب الرفق وإن الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف أي عائشة بزانە خوای گەورە بۆ خۆی نەرمونیانە نەرمونیانیشی خۆش دەوێ خوای پەروەردگار چەند نەرمونیانە چەند بەڕەحمە ئەم هەموو مەخلوقەی خۆی ئەم هەموو مرۆڤە لەسەر زەویدا هەیە کەمێکی حرەکەمی شاهیدیەدا بەوەی کە خوا تاک و تەنهایە یان بتپەرستە یان ڕۆژپەرستە یان مولحیدە یان مشک و مار دەپەرستێ یان هەر هیچ ناپەرستێ و هەر بێ ئاینە بەڵام خوای پەروەردگار هێندە نەرمونیانە لەم دنیادا ڕزقی هەمویان دەدا خۆر بۆ هەمویان هەڵدێنێ بارانیان بۆ دەبارێنێ هاوسەریان پێدەبەخشێ مناڵیان پێدەبەخشێ ئەی عائیشە سەیری پەروەردگار کە خدا بۆ خۆی زۆر نەرمونیانە نەرمونیانیشی زۆر پێخۆشە بزانە ئەی عائیشە إن الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف ئەوەی خوای گەورە بە نەرمونیانی پێت دەبەخشێ هەرگیز بە توند و تیژی ناتوانی بەدەستی بێنی خێزانە بە ڕێزەکەی خۆی ئاگادار کردەوە هەموو ئومەتی ئاگادار کردەوە واللهی دەبوو ئومەتی ئیسلامی ئەم فەرمودەیە بەس بوویایە بەداخەوە لە ناو مسڵماناندا تند و تیژین دایمە ڕەقین خەڵکێک سەری سۆر دەمێنێت دەچێتە ئەوروپا ئەڵێ خەڵکانێکی عەساب ساردن بەردەوام وشەی داوای لێبوردن لێ دەکەم ئەوانە لەسەر دەمیانە شەڕانی نین ئەبووە بە پێچەوانەوە ئێمەی موسڵمان وابووینایە ئێمە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم حەل لە سەرەتاوە پێی فەرمووین دڵنیابە و بزانە ئەوەی کەوا خوای پەروەردگار بە نەرمونیانی پێت دەبەخشێ و بەدەستی دێنی هەرگیز بە عنف و توند و تیژی ناتوانی بەدەستی بێنی نمونەیەکی زۆر جوان هەیە زانان وەکو تەمسیلێک وەکو شانۆگەریەک نیشانی ئێمەیان داوە ئەڵێن خۆر و ڕەشەبا بوو بە مناقەشەیان بوو بە گفتوگۆیان لەسەر ئەوەی کامیان بەهێزترن ڕەشەبا دەیگو من هیچ شتێک خۆم بۆ ناگرێ خۆر دەیگو من بەهێزترم هەردووچیان بینیان کەسێک پاڵتۆیەکی لەبەردایە دنیا ساردە پاڵتۆکەی لەبەردایە لە خۆیەوە پێچاوە ڕەشەبا وتی سیرکە ئەو کابرایە چەند محتاجی بەو پاڵتۆیە هەیە بەڵام ئێستا کارێکی وای لێ دەکەم پاڵتۆکەی لەبەر دەکەمەوە قەنسەڵەکەی لەبەردا دەکەنم ڕەشەبا خۆی نواند دەستی کرد بە بەهێزکردنی بایەکەی ڕەشەبایەکی بەهێز هەر چەندی ویستی کابرا زیاتر خۆی دەچەماندەوە بەسەر قەمسەڵەکەیە و زیاتر ئامێزی پێدا دەکرد و زیاتر خۆی دەکردەوە نە بۆی لێی نەبێتەوە ئاخری ڕەشەبا محاولەکانی بێسوود بوو شکستی هێنا نەیتوانی پاڵتۆکەی لەبەرکاتەوە خۆر وتی با سەرەی من بێ تیشکی خۆر هات هێواش هێواش نەرم گەرمیەکەی زیادی کرد حتا کابرا کە پێشتر چۆن دەستی گربوو بە قەمسەڵەکەیەوە لێی نەبێتەوە گەرمایەکە جار بۆ جارتینی بۆ هێنا زۆر بە ئاسانی قەمسەڵەکەی لەبەر خۆی دانا و لەلایەکەوە داینا
خۆروتی نەمود من بەهێزترم، من بەبێ دەنگەدەنگ بەبێ ژاوەژاو بەبێ خۆشگیفکردنەوە هەر بە نەرمی هێواش هەر بەدەستی خۆی قەمسەڵەکەیم پێ لەبەر خۆی دانا. بەڵام تۆ هەر چەند دەنگت بەرز کردەوە، هاش و هوشت کرد، زبری نواند، دەنگت بەهێز کرد، تند و تیژ بووی، ئەو زیاتر بەرامبەرت وەستایەوە، ئاخری تەسلیم نەبوو. ئەمە نمونەیەکی زۆر جوانە. زۆر بە دڵنیاییەوە بزانە مسلمانی بەڕێز، بیسەر و بینەری بەڕێز، زۆر کەس هەیە دەتەوێت کارێکی پێ بکەی، بەخوا دەتوانی بە خۆشەویستی، بە لێ نزیک بوونەوە، بە گەرمداهێنانی عەقڵی، بە سۆزنواندن بەرامبەری ئەو شتەی کە دەتەوێت نەیکا بۆ خۆی بەدەستی خۆی وازی لێدێنێ. بەڵام هەتا تۆ هاوارکەی بەسەریدا، تا تۆ تند و تیژ بی ئەو بەرامبەرت تند و تیژتر دەبێتەوە. بۆیە ئەمە دەرسە بۆ یەکەم دایک و باوک بەرامبەر بە منداڵەکانی، دەرسە بۆ حکومەت و دەسەڵات و سوڵتەیەکی تەنفیزی و دەسەڵاتدار. بەخوا میلەتی ژوایە، میلەت ئەگە بتەوێت تەرکی کارێکی پێ بکەی ئەبێ زۆر بە نەرمونیانی ڕەفتاری لەگەڵا بکەی، بە خۆشەویستیەوە بیدوێنی، قەناعەتی پێ بکەی خۆی ئەو کارە نەکا. بەڵام چەندە بتەوێت بە زەبری هێز، بە تند و تیژی، بە لولەی چەک، بە زیندان و گرتن و لێدان تەرکی کارێکی پێ بکەی، زیاتر بەگشتا دێتەوە، زیاتر خۆی بە پاڵەوان دەزانێت کە بەرەو ڕوود بێتەوە. ئەمە دەرسێکی گەورەیە، بزانن هەمومان بزانین ئەوەی کەوا خوای پەروەردگار لە ڕێی نەرمونیانیەوە پێت دەبەخشێ، هەرگیز لە ڕێی تند و تیژیەوە پێ نابەخشێ. نەرمونیانی و میهرەبانی لە مامەڵەدا باشترین جۆر و شێوازی پەروەردەکردنە. پەروەردە بە نەرمونیانی زۆر سەرکەوتووترە لە پەروەردەکردن بە تند و تیژی. ڕاستە مناڵ بە عەقڵە بچووکەکەی ناتوانێت درک بە هەموو شتێ بکە، بەڵام بە هەست و سۆس لە هەموو شتێک دەگا. مناڵ هەرکە فامی کردەوە ڕاستە عەقڵی بە هەموو کارەکان ناشکێ و ئەزمموی ژیانی نەخوێندەوە لە مەدرسەی ژیاندا، بەڵام هەست و سۆزێکی زۆر بەهێزی هەیە. هەر بە تۆنی دەنگت مناڵەکە هەست دەکا، ئەڵێ بۆ تووڕە بووی، تۆ قسەکانیشت لەوانەیە خۆش بن، بەس بە تۆنی دەنگت مناڵ هەست دەکات، دەنگت بەرز کردەوە نیشانی تووڕەبوونە، دەنگێکی نزم و هێواش نیشانی خۆشەویستیە. ڕووی گرژ و خەندە لێک دەکاتەوە، هەر ڕوود گرژ بێ مناڵ تێدەگا، خەندە لە دم و چاو تابارێ مناڵ تێدەگا، باوەشی گەرم و ڕوخساری گەش مناڵ تێیەگا مانای چییە؟ پێچەوانەکەشی بە هەمان شێوە. بۆیە ئەگە بتەوێت مناڵەکەت تەمێ بکەی، ئێستا زۆر دایک و باوک وەڕسن لە دەستی مناڵیان، ئەڵێ مناڵەکەم نازانم چی لێ بکەم. خەڵکێکی نەشارەزا ئەڵێ کوڕە بە تەمبێکەی، ئەو مناڵە نابێ هەر ئابۆی بڕواتە سەر. بەڵام خۆشەویستان بزانە دایک و باوکی بەڕێز، زیاتر لە 50 شێواز هەیە بۆ تەمێکردنی مناڵ، 50 شێواز. هەر مناڵێک لاسار بوو، نالەبار بوو، 50 شێواز و ڕێگا هەیە بۆ ئەوەی ئەم مناڵە بهێنێ سەر ڕێگای ڕاست. 50 شێواز. لوتکەی هەرە کۆتاییان بریتیە لە تووڕەبوون و سزادان و لێدان. بەڵام جێگەی داخە ئێمە هەر لە قەدیمەوە وا هاتوین، مناڵ ئەگەر تەمبێت کرد یەکەم خاڵ دەبێت لێی تووڕەبی، دوایی تێی بسلەوێن و لێشی بدەی، ئەڵێ مناڵ ڕەحمی پێ بکەی ڕەحمت پێ ناکە. ڕاستە نابێت وازی لێبێنی ئەم سەرپێچیانەی ئەم لاساریانەی بەردەوام بن، چونکە ڕۆژ بە ڕۆژ لێ دەبێتە ئەخلاق. بەڵام بەڕێزان لە ڕووی زانستیەوە 50 شێوازمان هەیە کە تۆ ئەم منداڵە کاری لێ بکەی، تەمێی بکەی ئەم ڕەفتارە نەکە. لە دوای 49 کە 49 لەگەڵ تاقی کردەوە، ئەمجا خاڵی 50هەمین کە هیچ ڕێگایەک نەما کە بە دڵنیاییەوە زانان ئەمانیان هەموو تۆ و ئێمە بەجالمان نییە بە درێژی هەمووانیان باسکەین. لە دوای 49 هەمین محاوەلەی خۆتەوە ئەمجا ناچار دەبی بە لێدان کە بە دڵنیاییەوە ناگەیە ئەو کاتە، یعنی دڵنیا بە ناگەیە خاڵی 50. تۆ 49 ڕێگای پێشتری لەگەڵا تاقی بکەوە ئیلا دەگەیتە سەر ئەوەی کە ئەم نالەباریە لەو مناڵەدا لابەی. بەڵام دوای پشتبەستن بە خوای پەروەردگار، دوای دوعاکردن، دوای ئەوەی کەوا ڕێگاکانت بە زانستی گرتە بەر. بۆیە هەمیشە با نەرمونیان بین، دڵنیا بین فەرمودەی سەروەرە صلی الله عليه وسلم ئەوەی خوای پەروەردگار بە نەرمونیانی پێمان دەبەخشێ، بە دڵنیاییەوە بە تووڕەبوون و بە تند و تیژی پێمان نابەخشێ. مانگی بە خۆداچوونەوەیە، مانگی پڕ ڕەحمەتی ڕەمەزان فێری نەرمونیانیمان دەکا. دەی وەرە تۆ بە ڕۆژووی
حتا ئێوارە هاوار کە تین و مەقابلی تینوت دەبێ برسیمە بێتاقەتم خەوم تێک چووە هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ بەڵکو ڕۆژوانێکی ناشرین دەنوێنی ئەی ئەگەر نەرمونیان بووی ئەگەر لە سەرخۆ هێ من بووی وردە وردە زاڵ دەبی و دەگەیتە بەربانگ و دواتر هەز بە ئاسوودەی دەرونی خۆت دەکەی لەو هەموو مەسافەدا کە دەم مشک بوو مشتاق بووم بە قومێک ئاوی سارد بە پاروەنانێک بە بۆنی کولێرەیەکی گەرم خۆم گرت و باسیشم نەکرد و ئیرادەشم بەهێز بوو سەرنجام گەیشتمە لووتکە و کاتی بەربانگیش با دەرز وەرگرین بڕیار بدەین لەگەڵ خۆمانە نەرمونیان لەگەڵ منداڵەکان و هاوسەرماندا نەرمونیان حکومەت لەگەڵ میلەتە نەرمونیان بێ سەرەتا هەموو نەرمونیانەکان تاقی بکەوە 50 شێواز بۆ تەمێکردنی مناڵەکەت بەکاربێنە ئەم 49 ئەمجا لە 50دا دەگاتە تووڕەبوون و ئەنجالێدان کە بە دڵنیاییەوە بەویستی خوا ناگەیتەوە کاتە بابەتی نەرمونیانی بابەتێکە ضرورەتی ژیانمانە ئەم ژیانە بەخوا بە نەرمونیانی نەبێ زۆر مشکلەمان دێتە ڕێگا بەس بە نەرمونیانی دەتوانین بەسەریان ئازاڵ بین ئینشاءالله بەویستی خوای پەروەردگار لە وتاری داهاتوودا درێژە بەم باسە دەدەین والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم